شەوتان باش لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پرسیارگەلێک لە نێوان ئێمەدا دروست بۆ و تەنانەت لە ناوەندەکانی بڕیار و لە ناوەندەکانی ڕاگەیاندن و تەنانەت لەلایەن شڕۆڤەکارانی شۆ ئەم پرسیارگەلە دروست بووە لەسەر داهاتووی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا. استراتیژی ئەم شەومان گفتوگۆکردنە لەسەر ئەم بابەتە. ئەم پرسیارگەلە لەو کاتەوە زیاتر قوڵ بۆتەوە کاتێک کە بینیمان ئەمریکایەکان و هێزی سەربازی ئەمریکا لە ئەفغانستان پاشەکشیان کرد و بەمەش قەیرانێکی گەورەی سیاسی و مرۆیی لە ئەفغانستان دروست بوو. ئێمە پرسیاردەوە دەکەین دەڵێن ئایا ئەمە دەبێتە پێشینەیەک کە ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستانش لە داهاتوودا بکچێشێتەوە، بەڵام لەوانش گرنگتر ئەوەیە دەبێت پەیوەندیەکانی ئێمە و ئاستی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ئەمریکا لە چه ئاستێکدا بێ، دەبێت لەمەودا چۆن مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن، لە بەرامبەر ئەوشدا دەبێت ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ ئێمەی هاوپەیمان بکە، ئێمەی دۆست لەگەڵ ئەمریکا کە چەندین ساڵە دۆستی نزیکی ئەمریکان ڕوبەڕووی ئەم مەترسیانە نابینەوە لە ئەگەرێکدا ئەگەر ئەمریکا لە هەرێمی کوردستان و عێراق بچێشێتەوە. ئەمانە و پرسیارانان دەمانوێت لەگەڵ هەردوو بەڕێزان تانیاگلی کە لە ستۆدیۆ لەگەڵمە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و شارەزا لە سیاسەتی ئەمریکا قسەی لەسەر بکەین. هەروەها لە ڤێرجینیا لە ئەمریکاشەوە بەڕێز پۆڵ دەیڤزم لەگەرە کە شڕۆڤەکاری پێشووی هەواڵگری سەربازی ئەمریکا بۆ بەرپرسی مەلەفی بخابەڕاتی عێراق و هەرێمی کوردستان بووە لە وەزارەتی بەرگری ئەمریکا. بەڕێزان زۆر بەخێربێن، تانیەخان زۆر بەخێربەی. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ئەم قەیرانە گەورە سیاسیە کە لە ئەفغانستان ڕوویدا دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا تەبان لە ناوەندەکانی ڕاگەیاندن و لە شوێنەکانی think تانکەکانی دنیا زۆر قسەی لەسەر دەکرێت، لە تەنانەت لەلایەن بڕیار بەدەستانیشەوە قسەی زۆر لەسەر دەکرێت. جا ئەمە دەبێتە پێشینەیەک بۆی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بچێشێتەوە لە چەند مانگی داهاتوودا، یان بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی عێراق؟ ئەزانی ئەبێت پێشینەیەک بەڕاستی نازانین، چونکو حتا و قەرارێک کە لە ئەفغانستانیش درا ڕاستە باسکرا بوو پێشتر، بەڵام لە هەمان کاتیشە زۆر کت و پڕ بوو، یعنی خۆیان لەناو ئەمریکیەکانیشە باس لەوە دەکرا ئایا دۆخەیان نەدەکرد بەو زووە بێتن. ئەم پێشبینیەشمان بینی لە زۆر شوێنی ترا، خۆی لە عێراقیشا پێشتر بۆ نمونە لە کەلعین ئەسەد هێز ئەمریکیەکان کێشان نەمان لەوێ کە لە ڕۆژاواش بە هەمان شوێ لە هەندێک شوێن کە ئەمریکیەکان دەرچوون هەمووی لە ناکایەک بوو بەبێ ئەوەی کەوا هیچ ئاگاداریەک بدەن بە دۆستەکانیانە ئەو ناوچەیە تێدانە. ئێمە ئەوە شتێکە ئێمە دائیمەن دەبێتن تەوەقوعی بکەین هەرچی کاتێک هەرچی وەختێک کە ڕوو بداتن. بەڵام گرنگ ئەوەیە هۆک پرسیارەکانی جنابیشت کە کردت ئایا چی پێویستە وا بکەین کەوا بۆ ئەوەی ئەو قەرارە نەدرێ. ئێمە وەکو کوردستانی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان چ پێویستە بکاتن بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە هەر وەکو دۆستێک سیر بکرێن، هەر وەکو بڵێن شەریکێکی استراتیژی سیر بکرێن لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ ئەوەی کەوا ئەو قەرارە کتوپڕە نەدەن و بە شێوەیە تەسیرێکی سلبینە بێتن لەسەر هەرێمی کوردستانیش و لەسەر عێراق بە هەمان. پێدوایە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا لە دۆخێکی باشدا چکە هەڵکشان و داکشانی بەخۆی بینیوە لە هەموو کاتێکدا هەر باش نەبووە. ئێستا باشە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا؟ ئەگەر وەکو بڵێن لەسەر محرارەکەی سەیری بکەین ئەتوانین بڵێن زۆر گەرم نییە، بەڵام دەبێ هەندێک شت هەیە دەبێ ئێمە ئاگامان لێ بێتن، چونکو ئەوان تا ئێستا ئەگەر وەکو دۆستێک سەیری ئێمەیان کردووە یان هەموو هەوڵێکیاندا بۆ یارمەتی هەرێمی کوردستان بدەن. بۆ نمونە کە باس لە هێزە سەربازیەکان دەکرێت ئایا چەندیان فعلەن هەنە ئەلێرانە، زیاتر ئەلێرانە وەکو مستەشار هەن، وەکو مەشقەدەن بە هێزەکانی پێشمەرگەی خۆمان و ئەمانە. بەڵام لە زۆر دانیشتنە و زۆر بەڕاشکاویشە لەگەڵ حکوومەت تا قسەیان کردوان لەگەڵ لایەنە سیاسیەکانێک باسییان کردو و تویانە کە پێویستە ئێوە چاکسازی بکرێتن بۆ نمونە لە هەرێمی کوردستان، پێویستە ئێوە مەسەلەن ئازادیەکی زیاتر هەبێتن، پێویستە لەلایەن ئێوە پەرە بدەن زیاتر بە دیموکراسیەت لە هەرێمەکەی خۆتانە. ئینجا ئەوە دێتەوە سەر ئێمە کەوا ئێمە چۆن جێیان لێ بگرین و فعلەن بتوانین ئەو شتانە جێبەجێ بکەین و ئەو یارمەتی کە ئەوان داویانە بە تا ئێستا بە ئێمە و کە ئەشیدەن لە ئایندە ئیستیفادەی لێ بکەین بۆی فعلەن بتوانین ئێمە
لا مدنيات بحيث بكين ليرة لهريمي كردستانا همو بلين دزقا حكومي ودزقا أمنية كانوا حتى همو لاينا كان هريمي كردستان بحيث بكين استفادة اللي بكين لها ما كاتي شخالة كي زور قرنك هي إليرانا بلام حتما توقع دكم توج زياتر بيسيري أويش مسألة اقتصادية كي كوا مدي بيتن شون بطوانين بربين بلان اقتصادية كبوي كوا وابكين أو شركاتنا يعني أو استثمار أمريكية كبيت هريمي كردستان فعلا هسبك كوا إما وەک پارتنەرێکی یان وەکو بڵێن شەریکێکی ڕاستەقینەین و مەساڵحی ئەوانیش لێرە لێ نادرێتن بۆیە زۆر گرێتمان بۆ لایەنش بدەین. بەڵێ بەڕێز پۆل دەیڤس بینیمان ئەمریکا چۆن لە ئەفغانستان دۆستەکانی خۆی لە ناکاو جێهێشت پێت وایە ئەمە لە هەرێمی کوردستان و عێراقیش ڕووبدا ڕۆژێک بێت لە ئایندێکی نزیکدا ئەمریکا دۆستەکانی خۆی جێبێڵێت؟ There's a very good possibility. أكري وروبدا بهوي أو هالوساني كسروق بايدن حياتي يك لو شتاني كيما ليه ترسين أو يك بجهاني نشان دا أو يك أجر ظرف شال أمريكا بكري أمريكا بجدي عليه واتا زوربوني جمجلكاني داعش لعراق وهروها للرجلاتي ناورست وهروها زياتر هرشكاني إيران وكارتيك درانكاني بۆیە دۆخێکی زۆر ئاڵۆزە ئەمە شتێک نییە کە دیپلۆماتەکان بیانەوێ بیبێنن بەڕاستی کێشەکە ئەوەیە کە خەڵکی لێی تێناگات بەشێک لە دۆخەکە ئەوەیە کە دیپلۆماتەکان بزانن کە سەربازەکان کە سەربازیەکان لە پشت ئەم کارانەوە زیاتر بەڕاستی پێت وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتایبەتی لەم شوێنێکە جوگرافیای ئێمەی تیا هەڵکەوتووە ئەمریکا ڕۆژێک لە ڕۆژان دۆستێکی باشتری لە کورد دەست بکەوێ پێت وایە کە پێم وایە تۆ ئاگاداری کە دۆستی وەکو ئێمە باش دروست نابێتەوە بەڵام ئەمە نابێتەوەی کە ئەمریکایەکان هەرگیز کورد جێنەهێڵن جارێکی دیکە ئەمریکا هەموو کات ئەو دۆخێکە لەگەڵ کورد هاتە پێشەوە ببڵێن نیەت پاکیەکی هەبووە و نیەت پاکی هەیە و بەڵام ئیدارەکان تا ڕادەیەک بابلين جيا بابلين گۆڕانکاریەک هەبووە لە سیاسەتیانە کە بەڵام ئەم ئیدارەیە بە دیاریکە و قسەت بۆ بکەم نایەوێ بچێتە ناو زۆر کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەگشتی نەک تەنها کورد بەڵام ئەبێ سەیری بابلین ئابووری و هەروەها هەبوونی نەوت کە سەرۆک داوای کرد کە نەوت زیاد بکەن ئەوانیش ڕەتیان کردەوە ئەمە دۆخێکە کە ئێستا هەیە کێشەکە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە هیچ کەسێک ڕێز یاخود متمانە بە ئەمریکا نەماوە بەڕاستیەکەی پێ بڵێم بۆیە ئەمە ئەبێتە کێشەیەکی زۆر جددی لە داهاتوودا. پۆل دەیڤس دەڵێ متمانە بە ئەمریکا نەماوە ئەگەر متمانە نەما بێتانێ خەن ئێمە چۆن بتوانین پەرە بە پەیوەندیەکانمان بدەین لە چ ڕوویەکەوە دەتوانین ئەگەر ئەمە بکەین بە خاڵێک ئەزانی دوو شتێم لێرەی بێکم جا دەبێت تەکیدی لەسەر بکەینەوە یەکەم عێراق و کوردستان ئەفغانستان نییە لێرانە ئێمە ئەفغانستان وەکو ئەوەیەکی وای لێ هاتبوو وەکو بڵێن وەکو چاڵێک بوو هەر پارەیان لە ناو دەخست و هەر هەوڵیان دەدا و بەداخەوە سیستمەکەەوە چاک نەدەبەوە بەڵام ئەگەر ئێمە سەیری بکەین لە هەرێمی کوردستان لەو ماوەی ئەخیر یعنی حتا ئەمریکەکان لەلایەن خۆیانەوە چەندین جار بۆ نمونە باسی ئەوەیان کردووە حتا کە مقارنەی باقی عێراق بە هەرێمی کوردستانەوە دەکرێتن ئەو هەوڵانەی کە داویانە ئەلێرانە ئیستیجابەیەک هەیە لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە هەمان کاتیشە دەبێنی بەرەو وەزعەکە بەرەو دیموکراسیەتێکی زیاتر دەڕواتن بەرەو کراوەیەکی زیاتر دەڕوا ئەم شتانە وەکو بڵێن ئەوەی ئیجابی هەیە یعنی بڵێن خاڵی ئیجابی هەیە کە بە خۆیان دەیبێنن ئەوەی ئێستا ئێمە دەبێت ئەکیدی لە بکەینەوە ئەویش حتا لەو مناقەشە استراتیژیانەی ئەخیر کە ئەو دەورەی ئەخیر کە بوو لە نێوان ئەمریکا و لە نێوان عێراقا
کە ڕاستە زۆربەی وەفدەکە سەربازی بوو بەڵام زۆر شتی دیکەش باسکرا لەویش ئەوانەیە پەرەپێدان بە وەزارەتی اقتصادیەکە ئابوووریەکەیەوە ئێمە بتوانین چۆن استیفادەی لێ بکەین بەڕێی من ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر تەکید و تەرکیز لەسەر مەسەلە اقتصادیەکە بکەین ئەوە شتێکی زۆر باش دەبێتن یەکەمیان دووهەمیشیان بە هەمان شێوە ئێمە کە باس لەوە دەکەین کە ئەمریکا چی مەسلحەتێکی هەیە بۆی ئەلێرانە ببێنێ ئێمە دەبێ هۆکارەکانیان بۆ ڕوون بکەینەوە بۆ پێویستە ئەوان پشتگیری کورد بکەن یعنی ئێمە هەموو جارێک کە باس لەوە دەکەین دەڵێن نیمچەیەکی یان ناوچەیەکی بچووکە لە ناو ئەو منطقەیە لە ناو هەموو دڕکەیە کە وەکو بڵێن دۆستی ڕاستەقینەی وحیدی ئەمریکایە کە هەیە بەڵام چۆن بتوانین ئەوە بەمجرد بەس بە شعارات نییە کەم قسانە دەبێت بکرێتن دەبێتن ئێمە فعلن ئثباتی بکەین کەوا ئێمە مەبەستمانە کە پەرە بە علاقەتە استراتیژیە بدەین بۆ نمونە کە باس لە مەسلەی ینی حتا بەسیترش تۆ سێری USA بکە ینی ئەو ماوەی ئەو هەموو پارەی کە سرف کرا ئەو هەموو بەرنمەیە کە ئەوان دایان ڕشتووە ئەلێرانە لە عێراق و زیاتر تەکید لەسەر مەسلەی ریفۆرم دەکەن یان لەسەر مەسلەی چاکسازی دەکەن ئایا ئێمە تا چ ڕادێک توانیمانە ئەستیفادەی لێ بکەین ئایا ئێمە فعلەن توانیمانە ئثباتی بکەین ئێمە جددینە لەو مەسلەی چاکسازیانە وتوانیومانە ئیشی پێ بکەین مەسەن ئەوان کەراوێش کارمان بۆ دنێرین یان ئەوان کەراوێشمان لەگەڵ دەکەن لەسەر شتێک کە ئایا ئێمە فعلەن جیان لێ دەگرین جێ لەو قسانە دەگرین و تطبیقی دەکەین لەسەر ئەرزی واقع بەس مجرد ئەوە نیە وەکو بڵێن هەر پێیان بڵێن بەڵێ بەڵێ و سەریان بۆ بابدێن وەکو کەوادەیەکەن لە باقی عێراق بەداخەوە ئیتر ئەم شتانە خۆی وەکو دەڵێن ئیجابیات زۆرە بەڵام لە ماوەی ڕابردوودا زیاتر پەیوەندیەکانمان لە چەند خاڵێک یەکی دەگرێتەوە لەوانە شەڕی دژ بە تیرۆر بە تایبەتی دوای 2014 کە داعش هاتوویتر هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان یەکێک لەو بربەستانە بوو کە لە ڕێگربوون لە بەردەم بڵاوبوونەوەی زیاتری داعش لە ناوچەکەدا ئەمە ئێستا ئەم مەترسیە هەرماوە بەڵام وەکو جاران نەماوە لەگەڵ ئەوەشدا پێدوانیە کە ئەم مەترسیە نەماوە پێویستە ئاستی پەیوەندیەکانی ئێمە گۆڕانکاری بەسەردا بێت تەنها لەسەر ئاستی دیپلۆماسی و استراتیژی نەبێت لە زۆر لایانی دیکە بێ وەکو کللتوری و وەکو ڕۆشنبیری وەکو تەندروستی تر زۆر بابەتی دیکە هەیە خۆی فعلا ڕاستە ینی قسەکە جنابەت زۆر ڕاستە لێرانە بۆیش کە ئێمە من کە باس لە ئابوووریەکە دەکەم لە باسی داهاتوەکە دەکەم بەڵام فعلن مەسائلە کەلتوریەکە دەبێ استیفادەی لێ بکەین ئێمە مەسائلی بڵێن پەرەپێدان بە ئەجوکیشنیان بڵێن بە خوێندنی باڵا بەستەوەی زانکۆکانمان بالضبط فعلا ینی حتا شارەکان مەسەن لە بۆ نمونە لە ئەمریکا بەرنامەی ئەوە هەیە ئەوەی بڵێن شاری هاو خوشکیان هاو دەستە خوشک شتێکی بەرنمەیەکی وایان هەیە ئێمە بۆ پەرە بەو شتانە نەدەین کەوا ئێمە وا بکەین ئەو پەیوەندیانە بەهێزتر بێتن مەسەن بۆ نمونە ئێمە هەموو شارە جوانەمان هەیە ئەو شوێنە ئەسەریانەمان هەیە وا بکەین کەوا فعلەن بتوانین ئەو لینکە دروست بکەین لەگەڵ هەندێک لە شارەکانی نێوان ئەمریکا ئەوە هەمووی خۆی وا پێشان دەداتن کەوا ئێمە مەبەستمانە و دەمانەوێت پەرە بەو عیلاقاتە نەبدەین و دەمانەوێت بەهێزتری بکەین بەڵام کە بینە سەر مەسەلەی تەرۆرەکە ئێمە ئەوەی ئێستش کەڕوو دەداتن لە عێراق بەعام ڕاستە ئەوان شەڕەکەیان شەڕی دژی تەرۆر بۆ کە هاتوونەتە ئێرە لە بیدایەتەکە بەڵام هۆکاری زیاتر هەیەکەوە بۆی بمێننەوە بەس مجرد ئەوە نییە و بەڕێی منیش تا ئێستا ناوچەکە بالضبط فعلا يعني تو مثلا ئێگەر ئێمە باس لە منطقەکە بکەینە تۆ تورکیاکەوە بە حساب ئەندامێکی نۆتۆیەکەوە دۆستی ئەمریکایە بەڵام ئێستا ئەمریکا زۆر نیگەرانە لە شێوازی کارکردن و تعاملیانە بەڵام مەسەلەن کە دێتە سەر ئەوەی ئێستا ئێران لە بەهۆکاری مەسەلەی مناقەشاتی نەوەویەکەیە دائما هەوڵ دەداتن کە وەزعەکە نەختێک ئالۆز بکاتن بۆی ئەمریکا تەنازولاتی زیاتری لەگەڵ بکاتن دەبێنێ لە منطقەی ناوچەی وڵاتە خەلیجیەکانە بە هەمان شێوە ڕاستە ئەوانیش بە حساب وەکو دۆستی ئەمریکانە بەڵام لە ناو خۆشیانەوە ئێستا هە لە بینی ئیمارات و لە بینی سعودیە منافسەیەک دروست بووە کەوات پێشتر لەوێ نەبووە مەسەن وەزع لە یەمەن وەکو پێویست ناڕواتن ئیتر بۆیە ئەمریکا پێویستی بە دۆستە لەو منطقەیە چۆن ئێمە ئەسباتی بکەین کەوا دۆستی بەڵام ئەو دۆستایەتیە لەسەر حساب و لەسەر بڵێن لەسەر حسابی کوردستان و لەسەر حسابی کورد نەبێ ئێمەش بزانین کە چیمان دەوێتن و پلانێکی ئەو استراتیژیان بڵ ئەو پەیوەندی استراتیژیەک هەبێتن کەوا فعلەن شتێک بێتەوە ئیسفادەی بۆ ئێمەش هەبێتن مجرد کافینە بڵێن ئێمە شەڕی دژی تەرۆر دەکەن لە جێگای لە جیاتی هەموو دنیاە لە جیاتی بڵێن سەرباسە ئەمریکەکانیش بە هەمان شێوە دەبێتن ئێمە سەیری مەسلحەتی خۆمان بکەین مەسلحەتی ناوە بکەین چۆن بتوانین ئێمە استیفادە لەو عیلاقەتە بکەین لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی دیکەش دەستخۆش بەڕێز پۆل دەیڤس قسەیەک هەیە جار بەجار گوێمان لێ دەبێت لە ناوەندەکانی ڕاگەاندن لە ئەمریکا و هەندێک جار سیاسیەکانیش پێمان دەڵێن
پەیوەندی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان تێک چووە دوای ڕیفراندۆمی سەربەخۆیی ئایا ئەمە ڕاستە بۆ دەبێت ئەمریکا پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان باشتر نەبێ یان باش نەبێ وەکو پێشوو لەسەر ئەوەی کە خەڵکی ئەم هەرێمە بڕیاریان لە چارەنووسی خۆیان داوە. نەخیر لەوانەیە لە ئیدارەکەدا بەڕاستی پێت بڵێم بەڵام پێم ناخۆشەوەڵێم بەڵام زۆرێک لە ئەوانەی لە ئیدارەی ئەمریکادا بوون نازان یاخود پێیان خۆش نەبوو بەڕاستی سەربەخۆیی کوردستان پێم ناخۆشە قسەیە دەکەم بەڵام بەڵێ زۆرێک هەبوون لە ئیدارەکەدا کە پێیان ناخۆش بوو بەڕاستی و نەیان توانی کە کۆنتترۆلی کورد بکەن ئەو کات بەڵام پێم وانە کاریگەریەکەی بۆ ئێستا مابێ یاخود بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری کردبێتە سەر پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و واشنگتن بە دیاری کراوی. ئێمە لە کوردستان زۆر قسە لەسەرەوە دەکەین کە چۆن دەتوانین پەیوەندیکانمان لەگەڵ ئەمریکا باشتر بێت چی بکەن بۆی ئەمریکا زیاتر متمانە بە ئێمە بکە بەڵام ئەم پرسیارە بۆ ئەمریکایەکانیش دیوێشی دیکەی هەیە ئەمریکا پێویستە چی بکە بۆی ئێمەی کورد بتوانین متمانە بە ئەمریکا بکەین بەڕای ئێوە ئەمریکا دەبێت چۆن وا بکە کە کورد متمانەی پێ بکە. I would say just continue to do what they're doing. من پێم وایە نابێت بەو شێوەیە بەردەوام بێ دۆخەکە من زۆرێک لە ئەمریکەکان هاتوونەتە کوردستان و ئەزانن کە گەلێکن و پێزانینیان هەیە بۆ خەڵکی کوردستان بۆ گەلی کورد بە وا بڵین چونکە گەلی کوردستان زۆر بەهای زیاتر هاو بەشمان هەیە لە بەشەکانی دیکەی عراق لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە و وەزارەتی دەرەوە ئێمە ئەبێدان بەوەدا بنێ کە کوردستان بەشێکە لە عراق ئەمە بابەتێکە وەزارەتی دەرەوە لەسەر ئەمە کاری کردووە هەموو کات وا کارەکە بەڵام دەبێ بزانن کە عێراق ئەو دۆستن نییە بە بەراورد بە کورد بە هەرێمی کوردستان بەڕاستی بەڵام زۆرێک لە خەڵکی ئەمریکەکان پشتیوانی لە گەلی کوردەکەن و گەلی کوردستان بە دۆستێکی زۆر ڕاستەقینە و متمانە پێکراو لە ناوچەکە ناوێبن بۆیە من ئەبێ من ئەمەوێ ئەوە بڵێم کە لێرە زۆر زانیاریمان پێ ناگە لێرە لەسەرەوەی کە لە کوردستان ئەوەی کە زۆر لێرە خەڵک چاوی لە سەرەتی گوێی لێبێ هێرشەکانی تورکیایە بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکان بۆیە من پێم وایە ئەکرێ خەڵک لێرە شتی زیاتر لەسەر کورد بزانێ. بەڵێ تانیا خان بەداخەوە لە ناوەندەکانی ڕاگەاندن هەندێک جار تەنانە سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردوودا زۆر بە هەڵە بەراوردێک لە نێوان هەرێمی کوردستان و ئەفغانستان دەکرێت دووبی ئەی زۆر جیاوازە ینی پێم وایە هەڵەیەکی زۆر گەورە هەیە کە پێدوا بێ ئەو ئەفغانستان و کوردستان هەمان شتێک پێدوا بێ حکوومەتی ئەفغانستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هێزی پێشمەرگە بەراورد بکەیت بەو سەربازانێک لە ئەفغانستاندا هەبوو بەڵام لەگەڵ ئەوانشدا لەگەڵ ئەم هەڵانێکە هەیە ئێمە دەزانین هەندێک گرفت هەیە لە ناو خۆدا پێویستە چارە سەر بکرێت لەوە تۆ باسم لە اقتصادی کرد ئێمە باسم لە پەیوەندی کللتوری و ڕۆشنبیری و خوێندنی باڵا کرد بەڵام لەگەڵ ئەوشدا بەجارت جێمان لێ دەبێت کە ئەمریکایەکان ڕخنە لە ئێمە دەکرن کە تاوەکو ئێستا هێزێکی یەکگرتووی پێشمەرگەمان ئێمە نیە لە هەرێمی کوردستانە ئەگەر چی هێزی پێشمەرگە لەلایەن ئەوانەوە باوەڕ پێکراوە و یارمەتیشی بۆ دێ لە ئەمریکاوە تاوەکو ئێستاکە تەنانەت هەفتەی ڕابردوو لەگەڵ یەکێک لە سەرباز بەرپرسەکانی ئەمریکا قسەم کرد دەڵێ باشترین هێز هەبێت کە ئەمریکا پشتی پێبەستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزی پێشمەرگەیە پێویستە چی بکەن بۆەوەی پتەوتر بێ ئەم هێزە
زۆر پێم خۆشەکەوا تۆ ئەو خاڵە باز دەکەیت کوفانێکێک لە خاڵەکانی کە لای خۆم نووسی بوو مەسرەی هێزی پێشمەرگەیە یەکێک لە ڕخنەکانی کە زۆر جەمان لێ دەبێتن تا ئێستا فعلەن تا ئێستا ئێمە یەک هێزمان نییە وەکو هێزێکی پێشمەرگە ڕاستە جێگەی باوەڕن بەڵام لە هەمان کاتیش ئێمە هەڵە هەبوو یعنی هەڵەمان کردووە لەلایەن حتا لە کاتی شەڕی داعش وەمانە دائیمەن ترسی ئەوە هەیە باس لەوە دەکرێتن ئایا لە ناو هەرێمی کوردستان شەڕی ناوخۆ دروست دەبێتەوە جارێکی دیکەیانە فعلا ئەوانە دەبێتن ئێمە ئەگەر مەبەستمان چاکسازی بێت و چاکسازی ڕاستەقینە بێتن دەبێت لەو خاڵەیە دەست پێ بکەین دەبێتن فعلا سێری ئەو حکوومەتە بکەین کەەوە ئایا حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە هەموو هاوڵاتیەکانی کوردستانە یان بەس مجرد تەمسیلی لایەنێک دەکەیان تەمسیلی مجرد دوو حزب دەکاتن ئەوە خۆی ئەلێرانە ئەم خاڵە زۆر گرنگەوە ئێمە بتوانین نەکو وا بکەین بەس مجرد ئەمریکیەکان بەڵام حتا هاوڵاتیەکانی خۆشمان دەبێ فعلا بزانن کە ئەو چاکسازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتن فعلا چاکسازی ڕاستەقینەن و تەسیر لە ژیانی هەموو هاوڵاتیەک دەکاتن بەرەو باشتری دەباتن نەکو بەرەو خراپتری دەبات چونکو بەڕاستی ئێستا کە باس ئێمە لە کاتی سوشال میدیاینە لە کاتی ئازادیەکی زۆر هەیە لێرە لە هەرێمی کوردستان زۆر باس لەو شتانە دەکرێتن ینی تۆ خەڵکێک هەیە حتا ئەگەر ناڕزایی هەیە و خەڵکیش ئەو میدیەمانەی هەیە کا بتوانێت ئەمە ڕزای خۆی بگەێنێتن بە دنیا نەکو بەس بڵێن بەلایانی سەفارەت و ئەمانە ئێستا ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە زمانێکی زۆر باش قسە دەکەن لێرە لە هەرێمی کوردستان گەنجەکانمان وەکو جاران نەبوون بەس مجرد کوردی و عەرەبیەکە ئێستا ئەنواعی زمان هەیە لێرانە حتا تۆ سەیری تویتر بکەی بەڕاستی من زۆر یعنی سەرسامم بۆی کەوا خەڵکمان هەیە بە زۆر بە زمانی جیاوازە دەبێنێک تویت دەکا بەڵام بە سێ چوار زمانی جیاوازە یعنی چی یعنی ئێمە دەتوانین هەرچی هەیە لەناو هەرێمی کوردستان وەکو بڵێن کراوەیە بۆ هەموو دنیا بۆی بیبێنێتن زۆر بە کورتی پێدوانیە لەمە دوا دەبێت ئاستی پەیوەندیخانمان لە قۆناغێکی دیکەدا بێتتر ئەوە نەماوە کە ئەوەی پێشتر هەبووە لەگەڵ ئەمریکادا خۆی حتمما ئەوە خۆی لە بەرچاوکردنی دۆخی ئێمەش لە ناوچەکەدا و لەگەڵ دراوسەکانمان ئەزانی ئێمە ئەگەر ئێمە سەیری هەرێمی کوردستان بکەین پێشی ڕەفراندوم و دوای ڕەفراندومەکەیە ئایا مەسەن ئێمە ئەوە دوو قۆناغی زۆر جیاوازە وەکو بڵێن ئەوە مەرحەلەیەک بوو کە ئێمە لێ تەواو بووین ئێستا دەبێتن فکر لۆ بکەین و ئێمە چۆن بتوانین بۆ داهاتوەکە تەرکیز لەسەر چی بکەین وەیە من دووبارە باس لەوە دەکەمەوە دەبێت تەرکیز لەسەر مەسەلە ڕاست اقتصادیەکەمان کللتوریەکە بەڵام لە هەمان کاتیش بەهێزکردنی دەستگاکانمان دەستگای حکوومەت دەستگاکانی دەوڵەتە دەستگاکانی ینی دیراست و ئەوانە دەبێتن هەمووی تأثیری هەبێتون دەبێتن ئێمە جدی بین لەو چاکسازیانە بەس مجرد حەبەر نەبێتن لەسەر وەرەقەیە بەس مجرد وەکو بڵێن بۆ ئەلامە باسی بکەین بۆیە ئەلێرانە ئەوە بێتن خاڵێکی دیکەش ئەگە زۆر بەکوتی مەجالم بدەیە کە تۆ باس کرد کە مەسلەی ئایا کوردستان و ئەفغانستان یەک نییە ئەوەی کە ئەمریکا لە ئەفغانستان کردی تەواو ئەوان ویستیان لەوێن دەربیستیان تەرۆر لە ناو ببن قاعدە لە ناو ببن ئەو خاڵەیان تەواو کرد ئەم جدوایە شتەکانی تر نییە کاتیشمان کەمەوە بەڵام تاکە پرسیار دەمەوێت لە زۆر بە خێرایی لە بەڕێز پۆل دەیڤس بکەم کە لە ڤێرجینیا و لەگەڵمە تۆ داهاتووی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا چۆن دەبینی زۆر بە کورتی من پێم وانە هیچ گۆڕانکاریەک هەبێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانی واشنگتندا زۆرێک ئەو شتە ئەزانن کە بە جددی بڵێن کە گەورەترین قونسڵیە کە ئەمریکا هەیەی لە ناوچەکەدا لە هەولێرە بۆیە ئەمە زۆرە گەیەنێ لەبارەی پەیوەندیەکانەوە پەیوەندیەکان بەردەوام دەبن بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە کە داعش جارێکی دیکە سەرناشرینەکەی خۆی دەرخاتەوە دروست بێتەوە ئایا ئەمریکا ئەیەوەیە کە بێت پشتیوانی لە کوردکە کاتێک کە بینیمان لە ئەفغانستان ترسێک هەموو دنیای داگرتو هەموو هاوپەیمانەکانی داگرتەوەی کە ئەمریکا بۆ پەلەپەلە لە ئەفغانستان کشایەوە بەو دۆخەوە بۆیە هیوادارم ئەم دۆستایەتێ بەهێزە لەگەڵ کورد هەر بەردەوام بێ بەڕێز پۆل دەیڤس لە ڤێرجینیا لەگەڵم بووی زۆر سپاس هەروەها تانیەخان لە ستۆدیۆکان لەگەڵ بووی بۆ ئەم پرسیارانە زۆر سپاس دەکەین لە چەند هەفتەی داهاتوودا گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا ڕوودەدەن بە تایبەتی دوای هەڵبژاردنەکانی عێراق ئەگەر لە وادەی خۆیدا بکرێت بەڵام ئەگەر لە وادەی خۆشیدا نەکرێت ئەمانە گەڕی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە کۆتایی ساڵدا جارێکتر چاوپێخشانەوەی پێدەکرێت ئێمەش بە حەزەرەوە سەیری ئەم گۆڕانکاریانە دەکەین شەوتان شاد